ڕێوشوێنەکانی دامەزراندنی پۆلیسی گرێبەست بۆ کەرکووک نیگەرانی کورد و تورکمانی لێکەوتووەتەوە و پیان وایە جارێکی دیکە لە پرسی دامەزراندن ستەمیان لێ دەکرێت و داوا دەکەن هەرچی زووە سەرۆکوەزیرانی عێراق ئەو بڕیارە بۆ کەرکووک ڕابگرێت. لە کۆی 2550 گرێبەست تەنها 300یان بۆ کورد و 300یان بۆ تورکمان تەنخان کراوە و ئەوانەی دیکە سەرجەمیان بە عەرەب دەدرێن. ئەمە پشتگوێخستن و پێشێلکردنی ڕوون و مەترسیداری مافی پێکهاتەکانە لە پارێزگایەکی گرنگ و هەستیار و فرەپێکهاتەی وەکو کەرکووک. هۆشداری دەدەین کە ئەم جۆرە مامەڵە و پێشێلکاریە ناسەقامگیری و ئاژاوەی لێ دەکەوێتەوە. هەڕەشە بۆ سەر ئاشتی و پێکەوە ژیان لە شارەکەماندا بێت. ئێمە بە هیچ شێوەیەک ئەمە قبوڵ ناکەین و داوا دەکەین بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە زووترین کات ئەم پرۆسەی دامەزراندنە لە پۆلیسی کەرکووک ڕابگرێت. وا بڕیارە 2500 کارمەند بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک دابمەزرێت. با پێی ئەو دابەشکردنەی ڕاگەیەنراوە 300 کارمەند بۆ کورد دەبێت و 300 بۆ تورکمان و ئەوەی دەمێنێتەوە کە 1900 کارمەند دەکات لە نەتەوەی عەرەب دەبێت. لەو بارەیەوە ئەرشە ساڵحی پەرلەمانتاری پێکهاتەی تورکمان دەڵێت ئەم دابەشکردنە نە دادپەروەری تایە نە هاوسەنگی، بۆیە پێویستە سەرۆکوەزیران بەو بڕیارەدا بچێتەوە. هیچ دادپەروەری و هاوسەنگیەک لە دابەشکردن و لیژنەکان و ژمارەی دامەزراندنەکان لە کەرکووک فەراهەم نەکراوە. پێویستە وەزارەت و ئەمینداریەتی گشتی لە بەغداد بە بڕیارەکانیاندا بچنەوە. لە کەرکووکدا ئاژاوە دروست مەکەن، با پارێزگاری لە کەرکووک بکەین. ئاژاوەمان لە کەرکووک ناوێت. لە ساڵی 2014ەوە هیچ کارمەندێک بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک دانەمەزراوە. ئێستاش لە چوارچێوەی یاسای بوجەدا 2500 پۆلیس بە گرێبەست بۆ شارەکە دادەمەزرێن. جیاوازی لە بەشی نەتەوەکانی شارەکە ناڕەزایی لێکەوتووەتەوە و لاگەری جێبەجێکردنی بڕیارەکە هەڕەشەی خۆپشاندان و ناڕەزایی دەکەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.